بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر نوێبوونەوەی هزری ئیسلامی بکەین لە بەردەم گۆڕانکاریەکانی نەخۆشی کۆرۆنادا. دەپرسین دوجار نەخۆشی کۆرۆنا هەمووانی تاک کردەوە بۆ ناو ماڵەکانمان. گۆڕانکاری لەسەر بیر و هزر و دنیابینیمان هێنایەکایەوە. ئایا بۆ خۆی ئەم گۆڕانکاریانە دوای کۆتایی هاتن بە ڤایرۆسی نەخۆشی کۆرۆنا گۆڕانکاری لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستە گشتە کۆمەڵایەتیەکە دروست دەکات؟ ئایا چ گۆڕانکاریەکی فکری دروست دەکات لە بیرکردنەوەی تاکی موسڵماندا جیاواز لە کۆمەلگاکانی تر؟ بڵاوبوونەوەی ڤایرۆسی نەخۆشی کۆرۆنا تەواوی کۆمەلگاکانی خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیەوە. هێزێکی بێلەشکر هاتە پێشەوە و هەمومانی ڕاپێچی ماڵەکان کرد. ئێمە هەوڵ دەدەین قسە لەسەر ئەم باس و بابەتە بکەین کە زیاتر پەیوەستە بە نوێبوونەوەی هزری ئیسلامی یا بیری ئیسلامی لە دوای کۆتایی هاتن بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی نەخۆشی کۆرۆنا. بە میوانداری بەڕێز مامۆستا نازم عەبدوڵڵا توێژەر یاخود شارەزا لە بواری فکری ئیسلامی. خۆشحاڵی مامۆستا لە بەرنامەی گفتوگۆ ئامادە بوویت. گەر بە سادەیی بچینە ناو بەرنامەکەمانەوە مامۆستا بپرسم، پەیامی نەخۆشی کۆرۆنا یاخود بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر لە ڕوانگەیەکی هزری و معریفی ئیسلامیەوە قسەی لەسەر بکەین چی بوو بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی و بۆ کۆمەڵگای ئیسلامیەکانیش و تاکی موسڵمان یاخود بڕوادار بە شێوەیەکی تایبەتی؟ بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. دەست خۆشتان لێکم لە بەرنامەکە. سەڵاو و ڕێزیشمان هەیە بۆ بینەران. داواکانی لەخوای تەعالا ئەم مۆبایە یان ئەم نەخۆشی کە ناوی کۆرۆنایە یان کۆڤید-19 لەسەر ئەم میلەتانی جیهان بەگشتی دایبێرێ و لەسەر میلەتی ئێمەش خوای تەعالا بمان پارێزێ و لەسەرمانی لابرێ. ئەمەی کە ئەم نەخۆشی کە پیا بۆ ئەم ڤایرۆسی کە پیا بۆ هاتووتە سەر ڕووی مرۆڤایەتی، سەر ڕووی جیهان کە هەڕەشە لە هەمووی دەکا و جیهانی ئیسلامیش ئێمەش کە بەشێکین لەوە، پەیامێکی ئەتوانم بڵێم پەیامی زۆری پێ بوو، بەڵام ئەوی کە گرنگە ئێستا ئێمە هەڵوێستەی لەسەرکەین. ئێمە وەکو مرۆڤێک کە خوای تەعالا خەڵقی کردوین تەنیا لەوەنیا کورتی نەهێناوین کە ئێمەڕۆکە جیهان مامەڵەی لەگەڵ داکات، واتە جیهانی دەسەڵاتدار، جیهانی مادەگەرایی، جیهانی ئوروپایی، دەست ڕۆشتەکان مامەڵە لەگەڵ مرۆڤدا دەکەن. تەنیا مرۆڤ ئەمە نییە. ئەینی ئەم مامەڵەکردنە ئەتوانم بڵێم مامەڵەکردنێکی غەڵەتە. واتە ئێمە بین تەنیا لە ڕوویەکی مادیەوە تەمەشای مرۆڤ بکەین. ئیخۆ ئیمڕۆکە لە تەکنۆلۆژیا و مادە هیچ کاتێک بەخەر ئێستا مرۆڤ پێشکەوتو نەبووە لە ڕووی زانستیەوە، لە ڕووی تەکنۆلۆژیەوە، لە ڕووی مادیەوە پێشکەوتنێکی گەورە ئەوە دەساتوە. بەڵام سەرۆکی گەورەترین هێزیان سەرۆکی دنیا ئەڵێ ئیمڕۆ ئێمە مرۆڤاتی دەسەوسانە ئەبێ پەنابەرین بۆ ئاسمانیان چارەسەر لە ئاسمانە، یا ئەبێ ئاسمان چارەسەریکە. کەواتە ئەمە لێرە ئەمە غەڵەتێکە. غەڵەتیشتر یان ئێمە کە هەڵوێستی لەسەرکەین، مرۆڤ ئەوە نییە کائینێک بێ و خەلق بوو بێ ئیتر بە خۆی ئازادێ چی بێ بیکە، وەکو سیستەمی ئەمڕۆی لیبراڵی پێی ئەڵێ، بەڵکو ئەڵێ مرۆڤ تۆ مرۆڤی، بەڵام کاتێک ئەوە ئازادی تاوەکو زەرەر بە خەڵک نەگەینی، کە زەرەر بە لە خەڵگیان ئەبێ چی لێ بکەین؟ کەرەنتێنە بکەین. ئەبێ بچیتە کونی ژوورۆ دانیشی نابێ. لە ئیسلامە کۆمەلگە سەنتەرە، مرۆڤ تاک سەنتەر نییە. وەکو سیستەمی لیبراڵی ئەڵێ کە ئینسان ئازادێ چی بکە، نابێ. ئیسلام کۆمەڵی بەنەمای بۆ داناوە لە خواردنە، لە هەڵسوکەوتە، مەسەلەن لە خواردنە خوای تەعالا فەرمێ کولوا من الطیبات یا ئەیها الرسل کولوا من الطیبات واعملوا صالحا. هەر ڕۆکاتە پێغەمبەران و بەنی ئادەم پاک بخۆن. ئیمڕۆ کە خەڵک گیرۆ دەبووە بە دەست پیسخۆریەوە، پاک هەڵسوکەوت کرد، تەماشاکە وەثیابەکە فەطاهیر، تەماشاکە ئیسلام چۆن تەرکیزەخا سەر پاکخاوێنی لە جوول و بەرگە، لە ڕۆژی 5 جار مەسەلەن دەستنوێژەگری، پاکخاوێنی، یعنی بە هەموو شێوەیەک خۆت لە پیس و پۆقڵی پارێزی. ئەمە خاڵیشتر پێمانڵێ. خاڵیشتر پێمانڵێ ئەمەی کە لە سیستەمی لیبراڵیە تاک ئازادە چی ئەکا بیکە، کاکە وڵا ئەمە غەڵەتە. وەتە پێیوتین کۆرۆنا ئەمە غەڵەتە، نابێ خەڵک چی ویست خۆی بیکە، ئەوەی زەرەری نییە ئەبیکە، ئەوەی خراپ نییە بۆ خۆی و بۆ دەوروبەری بیکە، بەڵام ئەوی خراپە ئەبێ نەیکە. ئەمە لە ئیسلامە پێوترێکی بنەمای فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە. کەواتە ئینسانێک کە سنووری بەزان ئەبێ دەستی بگری، ڕێگری لێ بکەی، نەیەڵی خراپە بکات، بگێڕێتەوە بۆ سەر چاکەکردن، بۆ چکە چاکەی تاک لە بەرژەوەندی کۆمەلگا تەواو بێ. تاک
کە چاکەکە لەناو کۆمەڵگەیەکە هەمویان پێکەوە چاکەکەن هەمویان سوودمەندە ملی بەڵام تاکێک خراپ بوو لەناو کۆمەلگایەکە زۆر جار ئەوترێت جاکە من نەقم چیە بەسەرەوە کابرا ئەچێتە ئەو چێت نازان مەڕ و بزن لە پێی خۆی و ئەوە چێتە قبری خۆی و نە ئەوەتە کۆڕۆنا پێوتین تاک بەڵێ چێتە قبری خۆی بەڵام تۆشە لەگەڵ خۆیان تۆشەواتە قبرەوە بۆ یعنی بەڕێزت یعنی ئەمە لە ئاستی کۆمەڵگەی مرۆڤایەتە بە شێوەیەکی گشتی ئەم ڕووداوە ڕوویاوە کە ڕووداوێکی گردردونی و جیهانیا بڵێن دیاردەیەکی سروشتیە ڕوویاوە ئەوەیش خۆشمان بە زمانی ئاینی واعزیەکە بڵین یعنی دەسەڵاتێکی خودداییە و ئیرادەی مرۆڤیتیان نییە یعنی ئەم تایبەتمەندی و خصوصیت هێنایەوە بۆ لای کۆمەڵگەی مسلمان یعنی بە بڕوای تۆتەوێەوە بڵێ یعنی کۆمەڵگای مسلمانیش یا کۆمەڵگای ئیسلامیە خود بە خیتابە فکری ئیسلامەکە ئەتەوێ یاخود ئەم بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا تایبەتمەندی و خصوصیەتێکی بەخشیە کۆمەڵگەی ئیسلامی و پەیامی ئیسلامی ئەمە ئەوەی لێ خوێنرێتەوە یان ئەوەی تیا بۆ یاڵم وەڵامەکانی تۆ بەرەو ئەوە جوانە ئەوەی تایە ئەوەی کە ئەمەی ئەم ڤایرۆسە هێنای کۆمەڵێ بنەما هەیە لە ئیسلامە ئیسلام پێداگیری لەسەرەکە قایم دەستی پێوە گرتووە وەکو پاکوخاوێنی وەکو پاکخۆری ئیسلام تاکید لەسەر ئەمانەکات و ئیمڕۆکە هەتا تەندروستی جیهانی لە کاتێکا سین خواردنی سەگ و پشیلەی خەدەغا کرد یازم سین بێچێک لە وڵاتانە دەستخۆشی دەکرد کە هەنگاوێکی زۆر باشی ناوە بۆ خزمەتی مرۆڤایەتی ئیسلام ئەمانەی ئەمانە بۆ خۆی دوجارە بیتەوە ناو فەلسەفەی ئیسلامی ئەچێتەوە ناوچی فەلسەفەی ئیسلامی چکەوەی ئیسلام هێناوێتی تایبەت نییە ئەسە نوێش تایبەتە بە مسلمانانەوە ڕۆژ و تایبەتە مسلمانانەوە بەڵام خواردنەوە و پاکوخاوێنی مە تایبەتە بە مرۆڤایەتیەوە واتە تۆ کەسێک ناتوانێت مادام لاو کۆمەلگایە ئەژی نابێ شتێک بخوایان بە جۆرێک هەڵسکۆت کا کەزارە بە دەوروبەر بێنێ کابرا ئەکرێ نوێژیش نەکا بچێتە ناو خەڵکەوە ڕۆژوش نەگرێ مسلمان نەبێ هەموو کۆمەلگا پێکەوە بن و هەموو هەرکەس بە قەناعەتی خۆی بەڵام هەندێک شت هەیە کە ئیسلام تاکیدی لێ کردو تۆ پاکوخاوێنی لە ئیسلامە لە نوێژ و عیبادەت و دەستشۆرین و دەست نوێژگرتن و ئەمانەیە خۆی گرتوتەوە مەسەلەن سویتە شوێنەکە پیس ناکەی بە پێڵاو ناچی واروە ئێمڕۆکە سیستەمی با بڵین تەندروستی جیهانی تاکید لەسەر ئەماکاتەوە کەواتە ڕێنمایە ئیسلامەکە بنەما ئیسلامەکە بنەمایەکی مرۆڤایەتیە هەموو مرۆڤەکان لێ قازانجەکەن سوودمە دەملێ کابرا مەرج نییە نوێشکا بەڵام مەرجە پاکوخاوێن بێت کەواتە دوجار بابایەکی ئیسلامی یاخود گوتاری ئیسلامی ئەو مافە بەخۆی ئەدا کە بڵێ ئەوەی کە پەیامەکەی من داوایەکەم لە کۆمەڵگە و لە ئەسەر ئاستی تاکیش بۆ خۆی دوجار حقیقەتی ڕەوای لێرا دەرەکەوێت جوان ئەمە حەقی خۆیەتی یعنی ئەمە حەقێکە ئەوکو بڵین ڕاستیەکە لە ئیسلامدا هەیە بەڵام بە واقعی چۆن بینیمان ئەگەر تۆ من پار لە سنتەری ناوەندی ئیعجاز کە ئەوەی مامۆستا ڕەسوول و کاک محمەد ڕووفان ئەیبەن بەڕێوە کوڕێک هینیشی پێشکەش کرد لێکۆڵینەوەیەکی زانستی لەسەر پاکخاوێنی و پێشکەشی کرد باسی ئەوەی کە ئێمە لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان کە بەحسێک کە دراوە بەسەرمانە کۆمەڵێ مەرجیان پێداوین بۆ پاکخاوێنی لە کاتی عەمەلیات و نەشتەرگەری و ئەمانەیە ژوورەکەت پاکخاوێن بێ دەستی بشۆری پێوتین ئەبێ ڕۆژی 3000 دەست شۆری کە دەستیش ئەشۆری نابێ دەستشت تەنامە تا باسکە چکە تۆ لە کاتی عملیاتە هەر خۆ دەست بەکار نانی تا باسێک بکاری ئەبێ بیشۆری نابێت دەست دوای لێ بکەی ئاواکە بێرەوە ئەوهات ئاو بخوارەوە بێت خوارەوە اینەوەکو شێوەی من چۆن دەستنوێژەگرین ئەو قسەی ئەو ئەوەی کە ئێمە هاوکارمان بوو لەگەڵمانە مەسەلەن لاواتی حاجیەک و باجیەک بوو بێ کە خزمەت گوزار و لەبەردەساو بێ کە پێنج فەرزە نوێژیان کردو و پاکخاوێنیان ڕاگرتووە و بەحسەکەی من هەشتای هێنا ئەوەی ئەڵێ بەڵام ئەوانی دەوروبەرم چکە لە کاتێکا ئەوە ڕۆژی 3000 دەست شۆرن زۆر لایەن قورس بوو ئەوانەی دەوروبەری من 60 بۆ 50 بۆ 60یان هێنا ئەوەی چی بوو مەسەلەن کە تۆ پاکخاوێنی خۆت و دەوروبەر ڕاگری ژینگەکەش پاکخاوێن بێت میکرۆب ناچێتە ئەو لاشەیەوە ئەو جستەیەوە ئەو برینەوە چکان پێستەیە پارێزگاری لێ ئەکا کە دژە میکرۆبە کە بریندار بوو میکرۆبە مامۆستا نازم ئەمانەی ئێوە باسیەکەن وە لەو ڕۆژەوەی کە ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە کەرەنتین دەسی پێ کردووە خەڵک بیعی ئەمە بۆ بە دیاردە و لەسەر ئاستی خێزان و تا کاریگەری لەسەر هەمومان دروست کردووە ئێمە ئەکرێ بڵین ئەمە جارێکی تر نوێبوونەوەی فقه و تەنانە فکری ئیسلامیشە
یعنی ئێستا ئەمانەی تۆ باسیەکەی دیسانەوە تۆ دیت جەخت لەسەر کۆمەڵە بەها و پێدراوی گرنگەکەیت لە مەسائلە عیبادیەکان ئاڵی نوێ شەر ئەوە نییە کە تۆڵی عیبادەت بۆ خودداکەم بەڵکو قازانجێکی بۆ دەوروبەری شێ دەستنوێژەگری پاک و خاوێنیت پیسخۆری کە ئەوەی حرام کراوە لە قورئانە ڕێی لێ گیراوە هەر ئەوە نییە کە ڕێی لێ گیراوە نەیخۆی بەڵکو دوجار کە خوارد زەرەر بە کۆمەلگاگەیت و نەخۆشی بڵاوکاتەوە یعنی ئەمە بۆ خۆی نوێبوونەوەی لە فقه و فکری ئیسلامیشە خوي بالتأكيد خوي تعالى أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق خوي تعالى أفرمي إيما آيات كاني خمانيان بشان دين طبعا بس خطابك بو مسلمانان يهم سنريهم بو غيابة يعني بو بباوركان نشانكان بصلاتي خمانيان بشان دين لخوانا لخودي خوانا لكونا تابوان دركه ام قرآن الراسته تا حقتي قرآن ام دركه اما آية قرآنك اما ليو بالي ربوستين دو اوي كتوباسك تجديد فقه شلون تازع بيتوا اما فقه اما يعني ام قرآن فرمدي في غمر صلى الله عليه وسلم كونيه بو هم رباتيته بو مسردماتو بو خناغ نهاتو اجتهادي تياكرا ولا صدي سيم وشارم وبينجمو كوتاي هات بلام صدي حوتا اجتهاد اما اما توين لا خطابه بلين وامي بريسد بلام مالين بتشاوي سر يسد درنجام لي كوتكان يبي دم خوش استبى فعلي بيمان لي ابي مثلا بعملي ديار إسلام بيني جواني كان إسلام بيني هاتو تزمان كان إسلام هاتو تزمان بيمان لي بإيمانالي بغير إيمانالي غير إيمان بمان درخن خو إيمان مسلمان بمعلومات اللي عاجزين يعني وأما نقطة كمان علم بكبري بمسؤوليته وإيمان در هاوش در كوتناني جوري إسلام لإستوى لتوانم من 50 سالي رابردو تا إستوى ولا دوات ريشة هيتشي چالاشی و دەستکەوتی مسلمانەکان نییە کردووە بەڵکو لەسەر دەستی غەیری مسلمانان ئەم ئاجازانە ئەم گەوریانە دەرکەوتووە ئێمەش هاتوین چیمان کردووە ئێمە ڕاستیەکەمان بۆ ڕوون بۆتەوە یعنی لە کاتێکا تۆ ئەڵێ یەک و یەک دووەکە ئەڵێ وەڵڵاهی لای منیش خۆ ئەزانم یەک و یەک دووی کردووە بەڵام خەڵک ئەوەی منی نەبینی بەڵام کە ئەو وتی ئەوەتە هەموو خەڵک قەناعەت پێ نەیە یەک و یەک دووەکە ڕۆژ ڕووناکە ئەڵێ لە ئاسمانە حەل چارەسەر لە ئاسمانە ئێدە ئاسمان پێتەڵێ ئەبەم شێوەیە ئێتە بە فیعلیش دەرکەوت کەواتە بەردەوام لە ئێستا بە دوا و لە ئێستا و لە داهاتووشدا ئەم دیاردانی کە ڕوئەدا ئەیتر لە ڕووی تەندروستیەوە بێ لە ڕووی ئابووریەوە بێ لە ڕووی سیاسیەوە بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ لە ڕووی گەردونیەوە بێ بەشێکی زۆری خزمەت بە فقهی ئیسلامی فکری ئیسلامی ئیعجازی قورئانی و فەرمودەکانی پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم باش مامەسا ئەمە لەم لاوە بڵین خیتابێکە بۆ دەرەوە ئەگە بە دیوی ناوە بشکێنەوە ئێمە ئایا ئەمە تاکی مسلمانە خاتە بەردەم بەرامهێنانەوەی هزرێک فکرێکی نوێ بۆی کە جارێکی تر ئەبدەیت و تازەبوونەوەیەکی عملی و کردەی ببینێ بە چاوی خۆی جوانە ئەمڕۆکە ئێمە دووشتی زۆر گرنگ هەیە لە جیهانی ئیسلامی بیزانین یەکەم ئێمە جیهانی ئیسلامی ماوەی 100 ساڵە لەژێر پرسیارین بەردەوام لاواز پیشاندراوین سوڵتەی سیاسیت نەماوە سوڵتەی ئابووریت نەماوە هێزن نەماوە ئینی وجودت نییە کە ئەم وجودە نەماوە ئێمە هەستمان بە لاوازی و بێدەسەڵاتی و زۆعف کردو متمانەوان بە خۆمان نییە متمانەمان بە دینەکەمان نەبووە متمانەوان بە کەلتور و سەقافە و قەناعەت و بیرباوری خۆمان نەبووە بەڵام ئەمە ئەمانجێرەتەوە بۆچی بۆی کۆمەلگەی ئیسلامی متمانەی جارێکی کە متمانەی بەخۆی هەبێ ئەو پەیامەی پێیەتی ئەو کللتورەی لەسەری ڕاهاتوو جاروە هەیە کابرای بابایەکی دانیشتووی وڵاتی ئیسلامی هەر ناشزانی ئیسلام چێ بەڵام خۆی پێوە گرتووە ئێمەی مسلمانان بەعام ئەو فیکر و عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامی هەمانە پێمان ئەڵێ کە ئەمە شتێکە بە کەڵکی بوونەوە و کەون و مرۆڤایەتی دێ باش دەسی پێوە بگرن ئێمە کەواتە لە ڕووی بە خۆمان ئەڵێت بە خۆشمان خۆمان بە خۆمان ئەڵێ بە کۆمەلگەی ئیسلامی ئەڵێ چاک دەسی پێوە بگرن قایم بیگرن شتێکی زۆر بەهێز و بەپێز و چاکتان پێ کە لە داهاتووە مرۆڤایەتی پێویستی پێتانە ئەمەت پێ ئەڵێ بۆیە ئێمە جارێکی تر ئەگەر نەبێتەوە بە قاڵبە بڵێ من بیکەم بە خیتابێکی دینی بە بڕای تۆ ئەمە جایەتی پێداگرتنەوەیکی عەقایدی نییە بۆ پتەوبوونی بیر و بڕای تاکی مسلمان بە پەیامەکەی خۆی بەو خیتابانەی قورئان بە فەرموودەی پەیامبەری ئیسلام یعنی بە هەموو ئەوانەی کە ئەوزانە و عولەمانە ئیستنباتی هەموو ئەحکامەیان کردووە لە قورئان و لە فەرموودە ئەمە بۆ خۆی دوهاجار ئەمەش پتەوبوونەوەی پەتی باوەڕ نییە بەتەکید پتەوبوونەوەیەتی بەڵام لە دوو گۆشەنی گاوە یەکەمیان بۆ جیهانی ئیسلامی دووەم بۆ دەرەوەی جیهانی ئیسلامی جیهانی ئیسلامی ئەبێ ئێمە زۆر متمانەمان بخۆمان بێ ئێمە شتێکی باشمان هەیە اینی لە ڕووی دینەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەماشاکە یەک نمونە دەمێ کوردستان کێنێ نمونە سارمەدار و دەوڵەمەند و
هەبووەکانی کوردستانی ئێمە نموزەج بوو نمونە بوو ئەمە کێ فێری کردووە ئەینی بڕۆ سەری ڕیشەکە و ڕەگ و ڕیشەکەی ئیسلام فێری کردووە دین بەس ئەو بەخشین و بەدەمەوە چونەوەیەکە بەدەمی خەڵکەکەن هاوکاری فەقیر و هەژارەکەن دەیان ڕێکخراوی مرۆیی و خزمەتگوزاری و هاوکاری فەقیر و هەژار و ئەمەی کە هەیە یانی شتێکی بەلێشاو خەڵکە پارا بەخشێنێتەوە خەسخان دروستەکە یارمەتی فەقیر و هەژاردا یارمەتی نەبوو ئەدا یعنی ئەمە تۆ جێگەی مەسەن هیچ وەکو خەسخان وەکو بەخشین بۆ نمونە هێنمەوە ئەوانین تریش بەڵام من نمونە ئەوە هێنەوە لە ماوەی 10 ساڵە 24 نیزکەی 25 ملیار دیناری لە خێرخوازان وەرگرتەوە وەکو دەستێکی ئەمین داوێتەوە بە فەقیر و هەژار و لێ قەوما و محتاج خزمەتی خەڵکی پێ کردوەوە کەواتە ئێمە ئەوێ بزانین وەکو ئەمە پێوترێت تەکافولی ئیجتیماعی یعنی هاوکاری کۆمەڵایەتی دەستگیریەوەی کۆمەڵایەتی بە سۆز و عەتف و بەزەیی بەرامبەر بە یەکتری ئەمە ناو کۆمەلگایە کەواتە سیستەمێکی گەورەی کۆمەڵایەتیمان هەیە بەڵام ئێمە لە چییە ئێستا فەشەلمان هێناوە کە خەڵک یاتەوە بە چاومانە خۆشمان گیرمان بەدەستی خواردو سیستەمی سیاسی و بەڕێوەبردنی سیستەمی ئابوووریە ئێمە لەمەیە گرفتێ گەورەمان هەیە یعنی ئێمە لە سیستەمی سیاسیە گرفتێ گەورەمان هەیە وای لێ کردووە سیستەمە کۆمەڵایەتێکە با بڵێن سیستەمە ئاینێکە کە هەمانە ون بووە خەڵک ئەوە نابینێ بەڵام ئەو تێسە پیشانیدا بەڵام ئەوەیتر ئەمەشی ون کردووە ئەمەش وای لێ کردووە خۆمان وەکو چەندێ زەرەکەین زەرمان لێداوە لەمە زەرمان کردو کە ئەم سیستەمە سیاسیە گەندەڵمان هەیە خەڵکانی تریش لە پەنای ئەوە ئیسفادەی لێ کردووە بۆیە هانی ئەم وەزعەدا بە بڕوای تۆ مامۆستاگەرەوەی کە زۆر جاباز ئیسلاحکردنیان ڕیفۆرمکردن لە فکری ئیسلامیە یا لە هزری ئیسلامی و معریفەی ئیسلامیا کرێ ئەگەر بۆ خۆی ئەوە بەردەوام بێت و کۆمەلگای موسڵمان و تاکی موسڵمانیش هۆشیار بێ بەرامبەر بەم ڕیفۆرم و چاکسازیکردنە بۆ خۆی ئێمە ئێستا تۆ گلەی لەوە ناکەی کە بڵێ بۆ منە ئەوەی کە گرفتە لە ناو سیستەمە سیاسی و ئیدارەکەی خۆمانەکە ئێمە نەچینە بابی دەسەڵاتیشەوە یعنی بۆ خۆی لە ناو ئەفکارە ئیسلامیەکەمانە یا دینیەکە چاکسازی بکرێەوە قسە لەسەر ئەم باس و بابەتانە هەموو جارێ بە پێوەری خۆی بکرێ ئێمە ناگەینە ئەوەی کە زیاتر چاومان لە دەستی خۆرە ئاوایەکان یا دەرەوە نەبێ بڵێن ئاینەکەیەوە باشە دەمخۆش ئێمە ئەبێ ئێمە شتێ بکەین چکە ئێمە غەزوو کراوین ئێمە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو تا ئێستش غەزوو کراوین بەڵام ئەوە بوو چەپگەرایی فەشەلی هێنا ناسیۆنالیستی شەرقی ئەوسەت و ژیانی ئیسلامی فەشەلی هێنا ئەو سیستەمی سەرمایەداری ئەوەیە کە ئەبین وەرەو فەشەل ڕوە کەواتە ئێمە لە ماوەی ئەم سەدەی ڕابردووە حرکات و تەیارات و دوعات و بانخوازان و زاهێنانی ئیسلامی بەعام خزمەتی گەوریان کرد بێداریەکی ئیسلامی گەورانی هێنایەوە متمانە بەخۆبوونێکی گەوریان دروست کرد بەڵام ئێستا ئێمە ڤایرۆسی کۆڕۆنا پێمانڵێ کاکە ئەوەی تۆ با بڵێ مەناعەیەکی فیکرت بۆ دروست بووە بەڵام ئەمە گەورتر بەرجەستە نەبوو ئەمە شتێکی نەزەری بوو لە کتێبات خوێندەوە بەڵام ئێستا بە عەمەلی بینیت کە ئیسلام بەرنامەیەکی شامیلی مرۆڤایەتیە مرۆڤایەتی پێویستی پێێتی پێویستە کۆمەڵگەی ئیسلامی جاریشکە بە خۆی دابچێتەوە هەڵوێسە بکاتەوە لەسەر خۆی لەسەر دینەکەی خۆی بۆ ئەوەی کەەوە خاوەن پەیام بێ بۆ خۆی و بۆ دەوروبەری خۆی وەکو کەسێکی ئەنانی مامەڵە نەکە ئەبێ وا مامەڵە بکە قەسی من لێرە ئەوە نییە ئێمە بە زۆرکەین ئەو خەڵکە بێتە ناو دینەکەمانەوە موسڵمان بێنە هەر تۆ دیندارەکەی تۆ جوان ئاین ڕاگرتنەکەی تۆ پامێکە بۆ ئەو بۆ خۆی ئیسفادە لە تۆکە ئیسفادە لە کللتورەکەتەکە ئیسفارە لە دینەکەتەکە ئیسفادە لە ڕۆشنبیر و سەقافەکەتەکە ئیسفادە لە هەڵسوکۆت و سلوکت ئەکە لە هەموو ئەمانەیە ئەگەشتێکی باشت پێبوو وەکو ئەهلی فکر بیرمەندان ئەڵێن حەزارات بەردەوام تاوکەر یەکتر بووە دەسا و دەست یەکتریان داوەتە دەست یەکتری ئێمە لە سەدەی 12 میلادیە با بڵێن زاینیە ئەوروپا ئیسفادەیەکی گەورەی لە حەزاری ئیسلامی کردووە وەکو خۆیان ئەڵێن وەکو ڕۆژهەڵات ناسەکان ئەیڵێن غەربێ ئێمڕۆکەش ئێمە پێویستمان بۆ هەیە جارێکی تر لە ڕۆژاوا ئیسفادەیەکی گەورە بکەین لە تەکنۆلۆژیای ڕۆژئاوا لە حەزاری ڕۆژئاوا لە زانستی ڕۆژئاوا لە ئیدارە و سیستەمی سیاسی ڕۆژئاوا پێویستی ئیسفادە بکەین ساڵە بڕوای تۆ ئەم ڤایرۆسەیە ئەم ڕووداوە کە ڕوویە کە دەستی مرۆڤیتیانە بوو یعنی بۆ جارێکی تر مرۆڤی نەخستەوە بەردەم تەفسیرێکی تر بۆ ژیان یعنی ئەو فۆرمەی لە ژیانی ئەو شکڵی کە ئێمە دامان ناو خەریتە و دیزاینی لە مێشکی خۆمانە بۆ ژیانکردن لە ڕووی ماهیەتەوە لە ڕووی چۆنێتی و چەندێتیشەوە
یعنی بۆ خۆی دوجار ئەبدەیتێکی نەکرد گۆڕانکاریێکی نەکرد خەریتەکەی هەڵنەوەشانەوە بەریە کەوتنێکی دروست نەکرد لە جەمسەری بیرکردنەوەی مرۆڤەکانە. بینیم یەکێک لە بیرمەند دیبلۆماتکارە سیاسیەکان ڕۆژئاوا ئەڵەیە کۆڕۆنا سیستەمی سیاسی و ئابووری جیهانی گۆڕی جارێکی تریش وەک خۆی لێ نهاتوو بەڵام من ئەڵێم ئەبێ بیوتایە فیکریش بۆ چونکە سیستەمی سیاسی و ئابووری ئینتاجی فکرە واتە فیکرەیەک ئەو سیاسەتە و ئەو ئابووریە سیستەمە سیاسی و ئابووری پێکهێناوە کە ئەو گۆڕاکەواتە فیکرەکەژە گۆڕێ بۆیە ئەتوانم بڵێم ئێمە لە فیکری ئیسلامی بەعام نەک ئێمەی مسلمان نا فیکری ئیسلامی مڕەشەحێکە یەکێکە لە مڕەشەحە گەورەکان لە جیهانە کەوا جێگەی دراسەیە جێگەی هەڵوسە لەسەرکردنە ڕۆژئاوایەکان بیرمەندەکان قسەی لەسەرەکەن لێکۆڵینی و لەسەرەکەن لە ناوەندە زانستی و ڕۆشنبیری و فکرەکانە ئینی جێگەی تێڕامانە و جێگەی قسە لەسەرکردنە بۆیە ئێمە تا جوانتر و باشتر ئەدایکەین بە تاکید وێنەیەکی جوانە دەین خۆ ئەگە ئێمەش نەبین وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكون أمثالكم يعني ئەگەر ئێمەش نەبین من هینێکم بینی ڤیددیۆیەکم بینی لە یەکێک لە مزگەوتەکانە کابرایەکی ئەزام ئەمریکا بێ کابرایەکی ڕەشپێچێتە مزگەوتێکەوە قورئان مایکرۆفۆنەکە لە دەست ئیمام وەرەگرێ قورئانێکی کە خوێنێ بە ئینی ئەوەی مەگە فاتحا بزانێ ئینی فاتحا خوێنێ مەگەوەی شارەزای فاتحای بزانێ ئەو فاتحایە ئەڵێ باشە ئەمەد بووە کرد ئیمامەکە ئەڵێ وەڵڵاهی من بیستمە پێغەمبەرە فەرمیە سەڵ مسلمان بووم بیستمە پێغەمبەرە فەرمیە سەڵ سەلەم ئەگەر ئاەیەکێکیشتان زانی بیگەێنن ئەو من سوورەی فاتحا ئەزانم ئەوە ئەگەێنم یعنی کابرای بۆیە وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم یعنی ئەوان وەک ئێمە وەری ناگرن زۆر بە چاچی وەریەگرن بۆیە ئێمە ئەبێ ئەرکمان زێترە واتە جیهانی ئیسلامی مەسئولیەتەکەی گەورەتر بوو ئەستی ئەرکی زێترە ئێمە تەنیا فەرزەن ئەگەر لە ڕووی سیاسیشەوە نەتوانین بەڵام ڕووی ئاکارەوە لە ڕووی ممارەسەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی هەڵسوکەوتەوە پێویستە ئێمە جوانی ئیسلام پیشان دەین وەکو تاک هەرکەس لە ئاسی خۆمانەوە ئەوەی ئەچینە مزگەوت ئەوەی نوێژەکەین ئەوەی باوەڕمان هەیە بەخوا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ڕۆژی دوایی هەوڵدەین ئاکارەکانمان جوانکەین چونکە خەڵک لەم ئاکارە ئێمە ئیسفادە ڕاستە ماوەسا بەڵام یعنی بەشێکی جەوهەری پرسیارەکەی من پرسیارەکەی پێشم ئەوە بوو یعنی ئێمە وا لەیەکە وەکو مرۆڤایەتی جارێکتر چۆنەڵێ بەخۆدا چوونەوەیە کە بێ داچۆڕانەوەیە کە بێ ینی ئەوەی کە چاوەڕێمان ئەکرد بەو شێوەیە وا دەرنەچوو ڤایرۆسی کۆرۆنا پێچەوانەی کردەوە بە تاکید منۆکو ئەو نمونەی ئەو هینەشم بۆ هێنایتەوە ئەو دیبلۆماتکاریان باڵێ ئەو سیاسەتمەدارە ئەڵێ بە تاکید ئەوەیە کە مادام ئێمە ئەوی پێشومان ئەگۆڕێ شتێکی تازە دێ ئێمە ئەبێ هەڵوێستەیە بکەین یعنی ئەم هەڵوێستەیەش بە دەرەجەی یەک ئێمە مسلمان خۆمان لە پێش هەموو کەسا ئەبێ جارێکی کە هەم متمانەمان بە خۆمان زیاتر بێتەوە چەندێک متمانەمان بەخۆ بووە ئەبێ زیاتر متمانەمان بەخۆ بێتەوە بۆ تۆ چووکە جیهان ئەوەتە دەسەڵاتداران جیهان ئەڵێن مرۆڤایەتی دەسەوسانە لە بەردەم کۆڕۆنایە پێویستمان بە ئاسمانە ئێمەش خاوەن پەیامێکی ئاسمانین ئەبێ ئێمە بەجددیتر باشتر هەڵوێستە لەسەر پیانێکی باش ئەمە بەگشتی بەڵام پێویستە چۆن منەویران و منەزیرانی دنیای ئیسلام چۆن ئەمە بەرهەم بێنەوە بۆ کۆمەڵگاکانیان و بیشیکەن بە خیتاوێ بۆ دەرەوەی خۆیان کە بۆ خۆی جارێکتر ئەمە نوێبوونەوە و تازەگەریەکی ترە لە نزری ئیسلامی گۆڕانکاری بەسەرهاتەوە نوێبوونەوەیەک ڕیاوە لە ناو فقه و فکر و معریفەی ئیسلامیشدا تەنانەت کە ئەو خوێندنەوانەی لەوانەیە هەبوو زیاتر جارێکتر تۆخیەکاتەوە بە عملی بە چاو ئەبینرێ یعنی ئەمە ئیشی ئەوان چییە چۆن ئەمە بدەنەوە بە کۆمەڵگاکان من زۆر قەناعەتم بەوە هەیە بیرمەندانی ئیسلامی منەزیران دەری وەکتۆڵی مفەکرین ئەبێ زۆر بەجددی گفتوگۆ لەگەڵ ڕۆژئاوایە بکەن لەگەڵ غەیری خۆیان نابکەن نابێ خیتابیان تەنیا بۆ ناوخۆی جیهانی ئیسلامی بێت وەڵامێکی ماوەسا وەڵامێکی زۆر تەواو ئەوە ئایا ئەکرێ ینی ئەمە ئەچێتە ناو کەرەستەکانی گفتوگۆکردنەوە ئەم ڕووداوەکە ڕیاوە من ئەوەم بەستە بۆ بینەوە ئەمە یەکێکە لەو کەرەستەی گفتوگۆ ئەمەیە بۆ چووکە تۆ لە فکری ڕابردەوەی کە تا ئێستا بووی سفری کەیتەوە
ئەوتە ئێمە دەسەوسان بوویتە وەکوتمان سیستەمە ڕۆژ ئاوایەکان تایە عاجزن بێدەسەڵاتن تایە کەواتە ئێمە تەنیا مادە نین تەنیا جسم و گۆشتێک نین و بەس بەڵکو ڕوحێکیشین پەیوەندیمان بە شوێنی تریش وێ خوایەک ئەم کۆنی دروست کردووە ئێمە محتاجی ئەم خواین ئەبێ بین دیالۆگ دراسی ئەم خوایە بکەین دیالۆگ دروستکەین گفتوگۆ بکەین لەگەڵ ڕۆژ ئاوایە لەگەڵ بیرمەندانی ڕۆژاوایە لەگەڵ خەڵکی ڕۆژاوایە تەنیا نین لەگەڵ خۆمانە گفتوگۆ بکەین ئەو خەڵکەی ئێمە خەڵکێکی مسلمانە دیندارە پاکە بەعامەڵێم بە ئەوتە وەکو تەمەشایکە ینی لە کاتێکا دیاردەی کۆڕۆنا پەیدا بوو بە عەمەلی ئەیبینی وایە ئەبێ ئێمە بۆ ئەوەی ئێمە باشتریش لە دینەکەی خۆمان حاڵی بین ئەمە زۆر برنگرین لێم وەرگرە بۆی ئێمە باش لە دینەکەی خۆمان حاڵی بین و هەروەها ڕۆژاواژی استیفادەمان لێ بکە ئێمە گفتوگۆ بکەین پێکەوە چکە کۆمەڵێشتی مەجهول هەیە لە دینەکەی ئێمە بە گفتوگۆ لەگەڵ ئەوانە دەرەکە گەربینەرە سەیری ئێمە بکە ئێسا یعنیڵێ عادی گفتوگۆ چۆنە بۆ نمە میکانیزمی گفتوگۆ کەرەستەی گفتوگۆ چۆن گفتوگۆ بکەین ڕێگەکانی کامەیە ڕێگەکانی ئێمەی جیهانی ئیسلامی جیهانێکی داخراو بووین فعلەن هەر لەگەڵ خۆمانە گفتوگۆمان بووە دایان فەیلسوف و بیرمەند و خەڵکانی ڕۆشنبیری ڕۆژئاوا هەیە ئایا ئێمە توانیمان مفاتحەیان بکەین توانیمانێ بین بۆ نمونە لە کوردستانە تۆ ڕۆژئاوایەکەتی هێناوە جارێ سیمینارێ بگرێ سەنتەرە هەوی هێناوێتی سیمینارێ بگرێ بۆ نمونە کەسێکی غەیرە موسڵمانی هێناوە سیمینارێ بگرێ ئێمە جەوێ دروستکەین لەگەر ڕێکخراوە ئەوروپیەکان ببوورە ماوەسا وەڵامەکە بینەچەی ئەوان ئایا گویان لە ئێمە گرتووە یاخود هەمیشە ئاینەکەی ئێمەیان بە ئاینێکی بە فۆبیایەک و بە ئاینێکی ترسێنەر و تۆقێنەرزانیوە خۆ ئەبێ ئێمە یعنی لەوانیشەوە سەیری خۆمان بکەین کە ئەوان چۆن لە ئاینەکە ئێماڕوانن ڕاستە بەڵام ئەوان کیان بینیەوە هەنێ خەڵکیان بینیەوە لە ئێمە ئەی تۆقێنێ ئێمە وەکوتم کەسایەتی و حرەکات و تەوەژمە ئیسلامەکان باشترین نموزەج بوون لەگەڵ ئەوەی تێبینیمان لەسەر هەندێکیان هەیە کاکە هەندێک نمونەی ناشرنیشمان پیشانداوە ئێمە خەڵکمان تۆقاندووە جا ئایا خۆمان کرد بێتمان یان وا پیشان دراوێ بە ناوی ئێمەوە یعنی با بڵێن ڕۆژئاوایەکان لە بەرژەوەندی خۆیان دەسەڵاتدارەکان لە بەرژەوەندی خۆیان ئێمەیان بەکاری هێنابێ بۆ ئەوەی کە دینەکە من ناشرین کەن خۆمان لاشرین کەن ئێمە پەنابەرین بۆ ئەوان مهمەوەیە بە ناوی ئێمە بەدەموچاوی ئێمەوە کراوە بەدەموچاوی بەڵام بەم کەرەستەی بەهێزبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بڕۆرەوە ناو مەسەلەی دیالۆگەکە ئێمە ئەتوانین کۆمەڵێک مسلماتەیە کۆمەڵێشتی بەدیهی هەیە لای ڕۆژئاوایەکانیش بەدیهین با لێ قسەی لەسەرکەین مەسەلەن بۆ نمونەی پاکخواوێنی بهێنایتەوە با قسە بکەین پێکەوە ئیسلام باس پاکخواوێنەکە ئێوەڵێن چی ئیسلام باس پاکخۆیەکە ئێوەڵێن چی ئیسلام ئەڵێ تلیاک و ئارەق مەناعی جسمدا مەیخۆ حرامە لای ئێوەش ئەڵێن لە ڕووی عیلمیەوە مەناعی لاش دابەزێنێ ئێوەڵێن چی با گفتوگۆ بکەین تۆ بەر لە بەرنامە یا سەرەتای بەرنامەکە باسی خۆراڵات ناسەکانت کرد یاسە من نمونەت بۆ بێن زیاد لە 100 ساڵ بەر لە ئێسا بە لیست ناو هەیە خۆراڵات ناسەکانم حقیقەتانیان باس کردووە کە خۆراوایی بوون و حقیقەتی ئیسلامیان بەیان کردووە بۆ خۆی ئەمە کیفایەت نەبووە بۆ ئەوان بە بڕایتەوە بێ جارێکی تریش دیسانەوە پێیان بوترێتەوە خۆی ڕۆژ هەڵات ناسەکان مەسەن یەکێک جۆڵ سێ هێر وەکو کێ دایانێک ئەمان دەری تۆ ئەڵێ هاتووە سەردەمێک ئەو کاتە سەردەمی چی بوو پێکدادانی با بڵێن سەرەتای ڕوخاندنی سوڵتەی ئیسلامی بوو هەروەها غەرب غەزوی جیهانی ئیسلامی کرد تەنیا لە ڕوویکی ئەسکەرتاریەوە ئەڕوانی ئەوەی سەردەمی بەریەکەوتنی شارستانیەکان بەرکەوتن بوو بۆیە ئەبێ ئێمە جارێکیکە حتا فیکرەکانی جوان بخوێنینەوە جاریشتر دراسی ڕۆژهەڵات ناسەکان دراسە بکرێتەوە ئایا بە شێوەیەکی محایدی و بێلایەنانە کردویانە یان دێ بۆ ئەوەی فکرێکی خۆی بۆ نمونە باسی خێزانەکانی پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم یان باسی پێغەمبەرانەکە صلی الله علیه و سلم خوان لەسەر بێ یان باسی پێغەمبەری خۆمانەکە صلی الله علیه و سلم یان باسی حەزاری ئیسلامیەکە دوو جملەی باش باسەکە سێ جملەی خراپی تێ مامۆستا ڕاستە بەڵام تۆ باسی دیالۆگت کرد ئەوانیش مەجموعەیەکیان تێیە ژمارەیەکیان خاوەن ویژدانن یعنی بە حقیقەتەوە بازە ڕاستی و حقیقەتی قورئان و ڕەوشتی بەرزی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەکەن باسی حقیقەتی فقهی ئیسلامی و فکری ئیسلامیەکان باسی گەورەی ئیسلامەکەن تەنانە خۆشیان سوودیان لێ وەرگرتووە یعنی ئیسفادەیان لێکردووە بە بڕوای تۆ ئەمە جارێکی ترە بێ بخرێتەوە سەرمێزی دیالۆگ لەگەڵ خۆراوە و نیوە بکرێتەوە ئەمەی کە ئێستا ڕوویداوە بەتەکید منێکم بینی کتێبێک کە تقریبا لەواچێ 500-600 لاپەڕەیەکە کابرایکی ڕۆژاوایی نووسیوێتی غەربیەک نووسیوێتی بیرمەندێکی غەربی نووسیوێتی مراجعەی فکری جۆڵ سێهێر و بیرمەندە با بڵێن ڕۆژهەڵات ناسەکانە کاتەوە کە لە چیا بەغەڵەت داچوون دێ یەک فەقرە لە ڕووی فقهیەوە
لە ڕووی فکریەوە لە ڕووی حەزاریەوە لە ڕووی سوڵتەی سیاسیەوە لە ڕووی تەداول و دەسەڵاتەوە لە ڕووی ئەخلاق و ئاکارەوە لە ڕووی ژنخوازیەوە بگە ڕخنیان لێگری ئەڵێ لە مەیە جۆڵت سێهر تۆ لە مەیە بەغەڵەت چووی لە مەیە بەغەڵەت چووی لە ئیسلام ئەوانیە مراجعەکەنەوە هینێکی دارەشوڕۆقی وابزان بەحیرێنیش چاپی کردو و شتێکی زۆر نایە بە پێویستی بە دەراسەکردن هەیە بۆیە ئەوان خۆشیان ئەمەکەن جا ئێمە بابین پێکەوە ئێمەش و ئەوانش پێکەوە ئەم دراسە بکەین خوای تەعالا فەرمێ باسی حیوار چۆنەکە وئینا ئەو ئیاکم لەعەلا هودەن ئەو فی ضەلال مبین یعنی لایەکمان حتمما ڕاستمان هەیە یان ڕێمان لێوە با بگەڕین بە دوای بزانین کامان لەسەر ڕێڕاستین کامیشمان ڕێمان کەواتە کۆرۆنا ئەمەشی هێناوە کە ئەبێ جیهانی ئیسلامی خەمی لێ بخوا لە بەرامبەرەوەی لەگەڵ دەرەوەی خۆیان بیکاتە کەرەستەی دایلۆگ دەم خۆش باشە لە کاتێکە سین بۆ نمونە ئەڵێ گۆشتی سەگ و پشی لە حرامە هەڵوێستی جیهانی ئیسلامی چییە؟ یەکێتی زانانی جیهانی ئیسلامی هەڵوێستی چییە؟ بەیانیشی لەسەر دەرەکەم دەستخۆشی لەسەرەکەم ئەمە وایە لای ئێمە وایە مەسەلماندنی حقایقێکە زۆر باشە و دەستان خۆش کەوتە ئەمە حیوارە ئەو دەرگای حیواری کردوتەوە تۆش بیکە لە کات کە ترامپ ئەڵێ مرۆڤایەتی عاجزە زۆر چاکە دەرگای حیوار کەرەوە یەکێتی جیهانی زانانی جیهانی ئیسلامی کاکە ئەمە ئێمەش باوەڕمان بۆ هەیە قورئانەکەی ئێمەڵێ ئەم کەونە خالقێکی خوایەکی هەیە ئەم کەونە خوای تەعالا دروستی نەکردو وازیلی هێنابێ ئەوکو فەلاسفە ئەڵێن بەڵکو خوای تەعالا ئاگای لێتی لا يعزب عنه من مثقال ذرة في الأرض ولا في السماء قرد ليش اللي والنابي إما خويت على رعايات ما نكاس شاوديري ما نكا قال لي ما أنا زور باشا ما وصلنا عاصم زور أول عمل دقيقة كواتا إما أكريب لين أما الرولي شيء أبي يعني شون أقر بزمانكي خومان بيلين يعني أو خير وبيريتيا أما الرولي أبي اللي هي وركدني قرجياني لنيوان خور هالاتي إسلامي وخور عواي بلين أو بيوتي مسيحي دوب يقداداني جار جار بەریە کەوت نەکجار هەردوو دژیەکن هێوری ئەکاتەوە بڕوایتۆ لە ژێر سێبەری ئەم دیالۆگەی کە تۆ هێمات بۆ کرد بەتەکید ئەم حیوارە ئەمە ینی تەمەشای ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ژیانی پێغەمبەر سەڵسەم هەر هەمووی حیوارە هەر هەمووی گفتوگۆیە ئینی شتێک نییە هەر لە عەرەبێکی دەشتە شێوە تاوەکو دەسەڵاتدارێک تاوەکو خوێنەوارێک هەر کەسێ حیواری لەگەڵا کردو پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم قورئانی بۆ ناردووە تەمەشاکە یەکەم نامە دوای سڵحی حودەیبیە پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم دێ چیرەکە نامە ئەنێرێ نامە یان چی حیوار گفتوگۆ قورئانیان بۆ ئەنێرێ گفتوگویان لەگەڵاکە ئێمە ئەین خۆی ئەناسێنێ ئێمە پێویستمان بە حیوارێ ئەم دینێ ئێمە دینی حیوارە تەماشایکە ئێمە غەڵەت حاڵی بوون سلوکی ئێمە تعبیر نییە لە واتال سکۆتی ئێمە تعبیر نییە لە ماهیەتی ئیسلام و قورئان بەڵکو ئێمە بەغەڵەت لە ئیسلام و قورئان تێگەیشتوین بەڵام حقەتی قورئان وانییە وەگەوەی ئێمە تەبنی باسی ئەەکەین حتی حقەتی قورئان شتێکی کەیە تەماشاکە ئاەتەکانی باسی لقوم يعقلون باسی يتدبرون يتفكرون لأولي الألباب باسی ئەمانە ئەکا واتە عەقڵە دڵە جوڵێنێ عەقڵە جوڵێنێ فیکرە جوڵێنێ وەرن با گفتوگۆ بکەین با قسە بکەین هین ئەڵێ قسەیەکی غاندیم بینی غاندی ئەڵێ من قورئانم خوێندەوە بە تەفسیرەوە ژیانی خەلیفەکانی محەممەدیشم خوێندەوە شتی زۆر جوان و نایبی ڕخنە لە هەموو ئاینەکان ئەگرێت بەڵام یەک ڕخنی تیانێت باسی ئیسلام بکە خۆ مسلمان نەبووە بەڵام ئیتر ئایا بۆی هەیە لەبەر خاتری شعوری مسلمانانی هیندستان بێ بەڵام ئەڵێ ئەوەی کە ئاینەکەی محەممەدی گەیانە شوێنە دوورەکان ئەخلاقەکەی بوو ئەخلاقەکەی بوو نەکشم شێرەکەم خۆش بۆیە ئێمە پێویستمان بۆ هەیە شایەتی لە کاتێکە کە ئەبینین ئەفکار ئیفلاسەکە لەم کاتەیە پێویستمان بچی حیوار فکری تۆ ئیفلاسی نەکردووە تۆ لە سولاواتێ لە ڕووی سوڵتەی سیاسیەوە لە هەنێک کۆمەڵیش تۆ کەوتووی لە دەسەڵاتەوە کەوتووی بەڵام لە ڕووی فکرەوە نەکەوتووی لە ڕووی دینەوە نەکەوتووی لە ڕووی حەزارەشەوە نەکەوتووی حەزارە قەسم بەمانە ڕابردۆکەی کە جاریشکە دروستێکەکەیتەوە نەکەوتووی هێن ئەڵێ محەممەد قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئیسلام سوتفە نییە سوتفە وایە کە شتێک کەوت ئیجاری کە خۆی لێ ناتەوە بەڵام ئەمە ئەڵێ وما وقع مرة يمكن أن يقع مرة ومرة ئەڵێ مادام شتێک سوتە نەبوو کە جارێک بوو لەسەر بەرنامە و هەندەسەیەکی جوان بوو بۆ هەیە چەند جاریش تری بەو شێوە دووبارە بێتەوە بەڵکەواتە مامۆستا گیانی ئیسلامیە بیریارانی دنیای ئیسلام و منەویران و منەزیران چاوەڕێی ئەوەکەن هەروەکو چۆن بەشێک لە سەرکردە گەورەکانی خۆراوە سەرۆکی فەڕەنسا ترامپ سەرۆکی ئەمریکا باسی چارەسەری کێشە لە ئاسمانەکە یعنی ئەوانیش چیتر جارێکتر لە بەرامبەر جیهانی ڕۆحی ئاین و جیهانی ئیسلامیش کە زیاتر بەریە کەوتنیانێ لەگەڵە تۆزێک هێور بنەوە من ئەو چاوەڕوانیە ئەکرێت تەسەوورم وایە قەناعەتم وایە ئێستا لە ئێستاش و بە دواشەوە زێتر ڕۆژ ئاوایەکان زێتر هەڵوێستە لەسەر ئیسلام بکەن
لەسەر مەبادیە ئیسلامیەکان ئیسلامیەکان لەسەر ئاکارە ئادا و ڕێنمایی ئیسلامیەکان ئەیکەن من قناعەتم وایە بۆ چووکە زان کۆکانی ڕۆژ ئاوا زۆر محتەمن ئەوان دوای عیلم ئاگەڕن ئەوان بێلایەنن یعنی فعلا بەشێکی زۆری زانکۆکانی ئەوروپا بێلایەنن ئەگەر ڕۆن بە دوای زانستا و دوای ڕاستیە لەکوێ بێ بە دوای ئاگەڕن ئێمڕۆکە وای لێ هاتوو پاشانیش هەندێک شت هەیە تۆ ینی خۆت ئەگە هەرچەندێک هەوڵێ بۆت ناکرێت بەڵام خۆی تەعالا بۆت دەسازێنێ بۆت مووقیفێکت بۆ دەسازێنێ ئێمڕۆکە ئەمەی هاتۆتە پێشەوە ئێمە خۆ ئاواتەخوازی نین وانێنی کەسێک بینەران جۆگەران وەبزانن نەخێر ئێمە داواکارین لەخوای تەعالا ئەم بەڵایە لەسەر مرۆڤایەتی هەڵگرێ لەسەر مسلمانان لەسەر جیهانی ئیسلامی هەڵگرێ لەسەر جیهانی مرۆڤایەتی بەعام هەڵگرێ خوای تەعالا یارمەتی هەمومان بکەینە ڕەفاهیەت و بکەوینە گفتوگۆ پێکەوە ئێمە حەزمان بە منیە بەڵام ئەڵێن کۆمەڵێ بنەما هەیە ئێستا کە ئەوانەی ئەڵێن چارەسەری کۆڕۆنا بۆ ئەکرێ وەکو خۆپارێزی نەگوەکو دۆزینەوەی ڤایرۆسەکە نا ئەوە نە ئەوروپا دۆزیێتەوە نەکەس دۆزیوێتەوە تا ئێستا ماوەتەوە بەڵام وەکو خۆپارێزی کۆمەڵێ شتی جوان هەیە لە ئیسلامە ئێمەڵین دووپاتی ئەمە ئەکەینەوە ئیتر وەکوتم لە پاکخواینازە من ئەمێ شتێک بەڵێم ئایماوی بەرنامەکەم زۆری نەماوە زۆر قسەیەکی باو هەیە با ئێمەش زیاتریانی لەو ئاستانە کە ئێمە بتر خەڵک بە پیسخۆر و بە هەموو شتێ بزانین بەڵام ئەوترێ و فعلەن واقعەکەشی وایە ئەبینی ئەو وڵاتانەی کە وڵاتی ئیسلامین و یاخود جیهانی ئیسلامیە ئەم شەپۆلە گرتوێتیەوە وڵاتی شەیە زۆر بەهێز گرتوێتی وڵاتی ئیسلامیشە بەڵام بەراوردیکەی بە وڵاتانەی کە وڵاتی غەیرە ئیسلامی خۆراوایەکانن کەمترە ئایام قسە تا چەند یعنی واقعیەتی تایە بۆی بینەریش بۆ بینەریش ڕوون بێ بۆی تۆزێ ورتر ئەوە ڕوونکەینەوە بۆ بینەرە خۆی ئێمە لە وەکو دەست خۆش بێ یعنی مناڵی جیهانی ئیسلامی لەمە پارێزراوە بەڵام وەکو تۆ باست کرد بەو ئاستە بەرزەی بەو زەخمە و گەورەی لە وڵاتانی ڕۆژئاوا هەیە لە جیهانی ئیسلامیانە ئەم پێویستی بە دیراسە هەیە حتا پێویستە ناوەندە پزیشکیەکان زانکۆکانی تیب هەر لای خۆمان وڵاتانیش دراسی ئەمە بکەن حەقوایە بیکەنە منهەجێکی دراسیەوە چکە لەوە پێش لەوانەیە نەبوو بێ بکرێتە منهەجێکی دراسە بکرێ ئایا خۆی ژینگەکەمان ئێمە وڵاتێکی گەرمەسێرین ئەو وڵاتانە ساردا هین ئەوەیە بۆی هەیە وەنیە ئەو وڵاتانە سارترە ئەمی ڤایرۆسش تەبیعەتی وایە لە گەرمایە ناژی و لە وڵاتی ساردا ئاژیت شوێنی ساردا ئاژی ئەمە بۆی هەیە ئەمە بێ بۆ هەیە پاک و خاوێنی بێ وەنیە بۆی هەیە جۆری خواردن بێ هەموو ئەمانە هۆکارن بەڵام ئەمە پێویستی بە دراسە هەیە ناتوانین ئێمە ئێستا هیچ حکومێک بین دەردی تۆ ئەڵێ وڵاتی ئیسلامی وا هەیە بە توانین بڵم لە قۆناغ کا دەرەجە دوو بووە ئەم هینە ڤایرۆسی تا بڵاوبەتەوە هەر وڵاتی ئیسلامیەکە وەنیە بەڵام ئەبێ ئەوەش بزانین هەر مسلمانیشە تلیاکە خوا تلیاک منعاجی سم دابەزێنێ ئارەق دایبەزێنێ جۆری خواردنی مسلمانە بەڵام حرام مادەی شتی خراپە خوا مخەدیرە خوا منعاجی سم دابەزێنێ ئەمەش هەیە من ناڵێم پاکانی جیهانی ئیسلامی ناکەم بڵێم ئێمە لە بەرۆی دیندارین بەڵام ئەندازەیەک پارێزراوتر بووە لە ڕیزە لێکەوتە زیانەکانی دام خۆشۆک وڵاتانی تر نییە حتا ئەڵێ عێراق سێم وڵاتە لەوەی کەوا خۆپارێزی کردووە کوردستانیش بەشێکەوە ئەمە ئیتر چۆن بووە چییە بووە ئەمە چاخۆمەساگەسی بەراوردەکەی سیستەمی سیاسی و دەسەڵاتەکەی لەوانەیە گەڕی بکردایەتە کوردستانی ئێمە بەو حاڵەوە کە حکوومەتی تایە هەر بەرگەی نەگرتاگە حبوایە حل لە حاڵەتەوە بواە بە دیاردەیەکی بەرفراوان یعنی ئەمە دەم خۆش ینی خوا بە ڕەحمی خۆی پاراستوینی یعنی ئەوەی ئەوان کردویانە هیچ وەکو سین کردوێتی یعنی چ وڵاتانی ئەوروپایی کەن لا ئێمە ئەوێ لا ئێمە بۆ معلوماتت لەبەروی خەڵک باوەڕی بە سوڵتەی سیاسی نییە حتا ئەڵێ کاکە ئەمە دەسەڵات ئەڵێ ئەمە کۆڕۆنایە زۆر مەترسیدار خۆتان پارێزن ئەڵێن درۆکە ئەگە کەسەوەڵێ ڕاز نییە وانە باوەڕی پێ نییە تەحەدایەکە بۆ چکە باوەڕی بە سوڵتەی سیاسی نی خوا ڕەحمی کردووە لە ڕوویەکی ترە خۆی تەعالەمی پارێزوو عەلاقەی بە ئەوە نییە لە شانیوانیش کەم ناکەین هەوڵیاندا و دەستیان جێ دەستیان خۆش و جێدەستیان دیار سپاس بۆ بەڕێزی من ماوەی بەرنامەکەم تەواو ئەگەر شتێکت ما بێت ئیزافەیەک یا پرسیارێکم نەکرد بێ بە کورتی لە نێو خولەکە وڵی دەستخۆشی و بەرنامەکەم نەبێ ئەوە بڵێم سیستەمی با بڵین تەندروستی هەرێمی کوردستان حکوومەت و دام و دەستگاکان دەستیان خۆش بێ دەوڵەمەندەکانی هەرێمی کوردستان دەستیان خۆش بێ دەستخۆشیەکان جێ دەستیان دیارە ئەبێ من دەستخۆشیان لێکەین خوا پاداشتی خێرە بە تۆ هاوڵاتی و خەڵک خۆش بێ پابند بوو بە ڕێنمای هاوڵاتی خەڵک پابند من هاوڕێن بە ڕێنمایەکان بێ دەستخۆشی لە هەمویان کەین بەڵام هەوڵدان باشتر و چاکتریکەن
ئێوەش دەستان خۆش بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا نازم عەبدوڵڵا شارەزا لە فکری ئیسلامی سپاس دەستان کە لەم خۆش بێت. بەرنامەیە ئامادە بوویت. موفق بن. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان تا گفتوگۆیەکی تر بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.